هەر لەسەر بڕیارەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز ئەشواق جاف ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمانەبێت لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە. بەڕێز ئەشواق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ڕوبەڕووبوونەوەی سەرۆکی حکوومەت لە ماوەکانی ڕابردوودا دانیشتنی لە ناو خەڵک هەر چوونە ناو گلەیەکانی خەڵکەوە و ڕخنە و تێبینیانەی کە خەڵک هەیبوو بۆی، ینی ئەم زوو بەدەمەوە هاتنە لە چیەوە دێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت، سەڵاو لێ بینەرانی کەی 24 و هەروەهاش سەڵاو لە سەرۆکی حکوومەت خمخۆری خەڵکی کوردستانە، ئەوەی کە لە سەر ڕێبازی بارزانیە و لە قوتابخانەی جەناب سەرۆک مەسعود بارزانیە بە تەئکید خۆی بە خزمەتکاری ملت دەزانێت، بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت یەکێک لەو قوتابیانەیە، بۆیە ڕاستەوخۆ کە کۆبوونەی کرد لەگەڵ ئەو بەرپرسە ئیدارەیانەی سنووری هەڵەبجە و سلێمانی و ئیدارە سەربەخۆیەکانی گەرمیان و راپەڕین لە 30 حوزەیران کە سەردانی هەڵەبجەی کرد و کە بەرد بناغەی سایلۆی هەڵەبجەی دانا، ڕاستەوخۆ ئەو داواکاریانەی ئەو بەرپرسانەی وەرگرت و هەروەهاش ئەو داواکاری هەوڵاتیانی وەرگرت و بەپەلە کارێکی جددیان لەسەر کرد تیمی حکومی پێکێنە و ئەو بریانەی کە ئەمڕۆ بینی جەنابەت بریتیە لە بریاری جۆرە جۆر، یعنی ئەو بریارانە یعنی مەستی ژیانی هەموو تێژینەکان ئەگرێتەوە، بۆیە ئەمە بەڵگەیەکی گەورەیە لەسەر ئەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەموو کوردستانیانە بەبێ جیاوازی بەبێ جیاوازی ئاین بەبێ جیاوازی بیرۆبۆچوون و هەروەها وەکو سەرۆکی وەڵامی خەڵکیە و باسی لەوە کرد کە هیچ جیاوازیەک ناکات وەکو سەرۆکی حکوومەت وەکو سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە بینی شار و پارێزگاکاندا. ینی ئەم بڕیارانە دەرخەری ئەوە نیە کە هیچ جیاوازیەک لەلایەن سەرۆک وەزیران مەسعود بارزانیەوە ناکرێت لە بینی پارێزگای بۆ پارێزگایەکی دیکە، ناوچەیە بۆ ناوچەیەکی دیکە. وەکو ئاماژەم پێکرد ئەگەر سەیری بریارەکان بکەیت بەڕاستی و هەر یعنی سلێمانی ئەگرێتەوە، هەڵەبجە ئەگرێتەوە، ئیدارە سەربەخۆیەکانی گەرمیان و راپەڕین دەگرێتەوە و خاڵێکی گرنگش ئەگەر ملاحەزە دەکەیت، یعنی خەمی هەموو خەڵکی گردوتەوە بەو بریارانە کە چارەسەری ئەو خاڵانە ئەو خەڵانەی کردو بۆ بریانە. مەبەستم چییە؟ ئەو بریانە کە دەرچووە بۆ خزمەتکردنی خەڵکە، چونکە وەکو ئاماژەم پێکرد ئەوەی کە لە قوتابخانەی بارزانی هەیە ئەوەیە کە خزمەتکاری ملت دەبێت، بۆیە ئەو بریانە ئەگەر ملاحەزە دەکەیتەوە زۆر بریارێکی گرنگە. بۆ نمونە ژینگەی گردوتەوە، گرێبەستێک بۆ گەنجی کوردستانی کردوتەوە، چارەسەری کێشەی کەسوکاری شەهیدان و زندانیانی سیاسی و ئەوانەی کە ڕزگاری شاڵاوی ئەنفالی کردوتەوە، دابینکردنی سوتەمەنی بە نرخێکی مەدعومە و هەروەهاش ئەو بۆ فڕێمالی بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ خەڵکی ئەم ناوچەیە و بریارەکانی تریش هەیە کە زۆر گرنگن. ئەوە نمونێکی بەسیط لەم بریارە داوە بۆ ئەوەی بەڵگەیە لەسەر ئەوەی کە سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، فەرق و جیاوازی ناکات لە نێوانی پارێزگاکانە، چونکە ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەهاش بە بێ جیاوازی تەعامل دەکات لەگەڵ هەموو هاوڵاتیان لە کوردستان، بەبێ ئەوەی کە فەرق و جیاوازی نێوانی بۆچوونی سیاسی یان ئاین یان هەر خاڵێکی ترە. ئەلموهیم لە ناو هەرێمی کوردستان دەژی، بۆیە سەرۆکی هەرێمی کوردستان خزمەتی ناوچەکان دەکات بە هەمان چاو سێریان دەکات بەبێ جیاوازی. باشە لەگەڵ دانیشتەکانی مەسرور بارزانی لەگەڵ خەڵک کۆبوونەوەکانی لەگەڵ خەڵک بەشێک لە گلەیەکان ئەو بوون کە دۆخی خزمەتگوزاریەکان لەو دەڤەرانەی کە ئەمڕۆ بڕیاریان بۆ دراوە لەلایەن سەرۆک وەزیرانەوە دۆخێکی خراپە، خزمەتگوزارەکان باش نیە. ئەمە تا چەند کاریگەری لەسەر دۆخی خزمەتگوزاری پارێزگاکان دانرێ؟ وەکو خۆ دەزانی بەشێک لە داهاتی پارێزگای سلێمانی، هەڵەبجە، ناوچەکانی دیکە بۆ شارەکان سەرفەکرێتەوە. بەڵێ طبعا زۆر خاڵ هەیە، طبعا و بە تەفاسیلش ئەتوانین بیسەلمێنین
بەڵام ئێمە هەدەفەکەمان ئەوەیە کە لەم قۆناغە یعنی خەڵکی کوردستان شانی ئەوەی کە زیاتر خزمەت بکرێت. خزمەتکردن چۆن بەو جێبەجێکردنی ئەو ئەرکە لەسەر شانی تاک بە تاکی ئەو بەرپرسە ئیداریانە لە هەر شوێنێکی لە کوردستان. بۆیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەک تەرخان دەکات بۆ پرۆژەیەک، پێویستە ئەم بودجەیە بەکار بهێنرێت بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بۆ ئەوەی ئەو پرۆژەیە خزمەتی خەڵکی پێ بکرێت. بەڵام بەداخەوە دەیبینین لە هەندێک شوێن کەم کورتی دەکرێت بەڕاستی ئەو بودجەیە یعنی خەرج ناکرێت بۆ پرۆژەکە، بۆیەش ئەیبینین پرۆژەکە وەستاوە و هەدەفەکەشی وازەحە، هەندێک هەدەفی سیاسی لە پشتە بۆی بڵێن بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ناوچەی ئێمال کردووە لە کاتێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک هیچ ناوچەیەک ئێمال ناکات و بە بەڵگەشەوە ئەو بەڵگانەیە کە ئیسباتی دەکات کە بودجە بۆ پرۆژەکان بۆ هەموو پارێزگاکانی کوردستان تەرخانەکرێت، بەڵام لە هەندێک شوێن وەکو خۆی ئەم بودجەیە جێبەجێکرێت و پرۆژەکان تەواوە بێت و خەڵک زودی لێوەرەگرێت، و لە هەندێک شوێنێکی تر بەداخەوە دەڵێم ئەو بودجەیە کە تەرخان دەکرێت سەرف ناکرێت، پرۆژەکان تەواو ناکرێت، بۆیە ئەیبینیت یعنی شارەکان بێخزمەت پێیان دیارە. بەڵام سەرۆکی حکوومەت ئەو وعدانەکەدایەتی ئەمڕۆ بە بریار بەڕاستی وە هیوادارم دووبارە دەڵێمەوە هەر بەرپرسی ئیداری ئەرکی سەرشانی خۆی ببینێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، چونکە بەڕاستی خەڵکی کوردستان شانی ئەوەیە کە خزمەت بکرێن. باشە لەگەڵ کۆبوونەوەکان هەر با بڵێن خەڵکێکی زۆر هەبوو گرفتیان لەگەڵ چۆنیەتی ئیدارەدانی ئەو شوێنانە هەبوو، یعنی لە ڕووی ئیداریەوە گرفتیان هەبوو. ئەم بڕیانە تا چەند کاریگەری لەسەر باشتربوونی دۆخی ئیدارەی قەزا و ناحیە و شارەکان دەکات بۆ ڕاپەڕاندنی کارەکان بە زووی بۆ خەڵک؟ ڕێزم هەیە بۆ هەر بەرپرسێکی ئیداری پێم وایە دوای ئەو بریارانە کە سەرۆکی حکوومەت ئەمڕۆ پەسەندی کرد هەموو ئەو داواکاریانە کە داوایان کردووە جێبەجێ کردووە، یعنی بگرە زیاترش خاڵ ئیزافە کراوە و وەکو ئاماژەم پێکرد من نمونێکی بەسیتمدا بە جەنابەت لەو بریارانە، ئەگینا بریارەکان زۆر زۆرە و یعنی هەر پارێزگایەک چەند داواکاری پێشکەش کردووە جێبەجێ کردووە زیاترشی داوە بۆ ئەوەی هیچ بیانوێک نەمێنێت بۆ خزمەتکردنی خەڵکە. بەڕاستی تۆ پێشینەیت بۆ زیادکردن میلاک بەگرێبست دابینت کرد، هەروەهاش ئۆتۆمبیلت بۆ دابینکردن، ئەو وفرەی پارەی پرۆژەکان بۆ نمونە یەکێک لەو بریارانە بەڕاستی موافقەی خرجکردنی 5 ملیار و 13 میلیۆن و 399,256 دینار لە وفرەی پرۆژەکان بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ سلێمانی و هەروەهاش دووبارە دەڵێمەوە پارەی پرۆژەکان خارج دەکرێت لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە دووبارە دەڵێمەوە لە هەندێک پارێزگا وەکو خۆی سەرف ناکرێت و پرۆژەکان تەواو ناکرێت بۆ هەدەفێکی سیاسی لە پشتە بۆ ئەوەی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت بەو ناوچەی ناکات و خەڵک بێ ئۆمێد بکەن. بەڵام ئێستا بەو بریارانە کە ئاماژەم پێکرد و بەو بەڵگانە کە بەردەستە کە ئەم پارەیانە سەرف دەکرێت، بەڵام پرۆژەکان یعنی حکوومەتی هەرێم سەرفی دەکات، بەڵام پرۆژەکان جێبەجێ ناکرێن و ئەو پارەیە خەرج ناکرێت ئەمێنێتەوە. ئەمە بەڕاستی پێم وای هیچ بیانوێک نەماوە بۆ ئەوەیە و دەبێت دووبارە دەڵێمەوە بەرپرسە ئیداریەکان ڕۆڵی خۆیان ببینین بۆ ئەوەی ئەو پرۆژانە تەواو بکرێت، چونکە هەر داواکاریەکەیان پێشکەش کردووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی کردووە، بگرە زیاترش هەندێک بریاری دەرکردووە بۆ ئاسانکاری بۆ ئەم پارێزگایانە و کاتی ئەوە هاتووە بە یەک دەست و خزمەتی ئەو خەڵکە بکرێت. بەڕێز ئەشواق جاڤ ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان، بەخێر.